السلام عليكم. بنێرانی بقۆشەویست ئەمڕۆتین ئەم چوار مەسەلەیە حەلەکەین بە دابەشکردنی درێژ یان ناسراو بە دابەشکردنی سیارەکە. تین دەسەکەین بە 24 دابەشی 2، دوای ئەوە تین دەلین 82 دابەش 4، دوای ئەوە 3 دابەش 1000 چۆن دابەشەکرێ بە دابەشە درێژەکە، دوای ئەوە تێن 263 دابەشی 47 لەگەڵمان 24 دابەش 2 چەند دووی تێیە؟ 1 کەڕەت 2 دوای تین لی دەرەکەین 2 لی دەرکە 2 دەکاتە 0، دوای تین چوارەکەش داگرین دەبێتە 4 چەند دووی تێیە؟ 2 کەڕەت 2 دەکاتە 4 لی دەرکە 4 0، کەواتە 24 دابەش 2 دەکاتە 12 بێ ئەوەی هیچی بمێنێتەوە. منطقەی ئێرە هەر شتێ لێرەوە هەر ژمارە لێرەوە بینە ئێرە بهێنێ ئێرە پێلەین دابەشکردن، کەوا مەسەلەن 4 چەند دووی تێ ئەنجامەکەی لێرە دەنووسرێ، دوای ئەوە تین ئەلین ئەلێرە ئەم ژمارە ئێرە لە ئەنجامەکە بۆمان دەرچوو کەڕەتی لێکدانی ئەم ژمارە ئێرە کە 4ە و ئەنجامەکەی لێرە ئەنووسرێ. تینەوە ئەم کەرتە 3 دابەش دەی بکە، دەلین ئاوا دەینووسینەوە 3 چەندی تێیە؟ تینیە، کەواتە دەبێت چی بکەین؟ لێرە لین 0 و بێین لێرەش فاری زێدانی سی چەندەی تێیە؟ 3 کەڕەت دا ئەکاتە سی لێ دەرکە 0 بەڵام 3 دابەش 1000 تی دەلین 3 دابەش 1000 کەواتە چیەکەین؟ 3 چەند هەزاری تێیە؟ 0 تێن لێرە ئەلین فاریزە 0 سی چەند هەزاری تێیە؟ ئەوش تێنیە 0 کەواتە 0 تردا دەگرین 300 چەند هەزاری ئەوش تێنیە 0 3000 چەند هەزاری تێیە؟ 3 کەواتە 3 فی 1000 ئەکاتە 3000 لی دەرکە 3000 ئەکاتە 0 کەواتە 3000 ئەکاتە 0 فاریزە 0 3 و با زیاتر تەکیدکەین لە وەڵامەکە تین لێرە 3 0مان زیاد کردا و لێرەش پاریزەیە، کەواتە 3 0 و لێرەش دابەشی 47. ئەم ڕقمە زۆر گرانە، دەبێ نیزیگی کەین و ئەلین 263 دابەشی 47 نیزیگی دەکەینەوە، 243 نیزگە بۆ 250 47 نیزگە بۆ 50 250 دابەشی 5 دەکاتە 5 تێن ئەلین 5 کەڕەت 47 لێرە دەیکەین 5 کەڕەتی 47 دەکاتە 235 لێرە داگری 235 اینجا لێ دەرکردن سێ لێ تین سێ نابێ ئەمە دەبێتە 5 13 ئەبێتە 8 2 28 لێ دەر چەند 47 تێ تینێت، کەواتە چێکەین 0 لێرەدانی لەگەڵ فاریزەیە 280 چەند 47 تێ 5 کەڕە 47 پێش نەختێ برومان کاتە 235 تین لی دەرەکەین ئەبێتە چەند؟ ئەمە بێتە 5 ئەمەش 7 لی دەرکە 3 4 45 چەند 47 تێ تینیە، بەس ئەتوانی بلین بۆ نزیکترین کە 1 کەواتە 263 عەفوەن دابەشی 47 ئەکاتە تقریباً دەکاتە 5 فاریزە 5 1.